بەڕێزان گفتوگۆ دەکەین لەبارەی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا بابزانین پەیوەندیەکان بەکوێ دەگەن دوای ڕووداوانەی کە ڕوویاندا دوایەوەی کە وەزارەتی دارایی ڕایگەیان کە ئیتیپارە بۆ هەرێمی کوردستان نانێرێ هەرێمی کوردستانیش هەندێک هەنگاوی نا باڕاستیەوەی کە زۆرێک لە هەڕەشە و گوڕەشەی تێدا بوو بابزانین پەیوەندیەکانیان بەکوێ دەگا گفتوگۆی ئەم پرسوباساکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا دارەسەکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنێرانی عێراق مامۆستا سڵاو لێبێ بەخێر بێ. سوپاس بەخێرات سەرچاو. مامۆستا ئەوەی ڕوویدا چی بوو؟ وەزارەتی دارایی لەخۆوە بەیاننامەیەکی دەرکرد و تیتر پارە نانێرین. زۆر زار بەرنامەمان کردووە هەموو خەتاکە داوتە بەسەر هەرێمی کوردستانە ئێمەش لەگەڵ تا هەڵبەتە بەڵام ئەم جارەیان وا پێدەچێ بەغداش خەتای هەبێ. وایە ناوی خۆی بەخشندەی مێرەبان سوپاس بۆ ئێوە سڵاوی لە بیسەر و بینەرە بەڕێزەکان. ئەتوانین بڵین هۆکاری سەرەکی ئەم گرفتانی کە لە نێوان بەغا و هەرێما هەیە ئەو کێشەیەکی زۆری کەڵەکە بووە و متمانەش لە نێوان هەردوو لادا زۆر لاوازە گەر نەڵین هەر نییە و جۆرە لە جۆرەکان هەردوو لا پابەند نین بە یاسای بودجە و بە بڕیاری دادگای فیدراڵیەوە. هەمومان ئەزانین تا 29 مانگ کارەکان ئاسایی بوون بەو مانایی کە وەربینی لە لیستی موچەی فەرمانبەران دابکرێی هەرێم و شایستە داراییەکانیان بۆ بێت بەڵام لە پەر 180 لە ڕووداوەکان پێچەوانە بوونەوانێ وەزارەتی دارایی ڕیارێکی دایان ڕوونکردنەوەیەک نووسراوێکی بڵاو کردەوە کە ئاماژە بەوا کاپشکی هەرێمی کوردستان لە نەفەقاتی فعلی تەواو بووە کە بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەم بابەتی حەسم کردووە و لەسەر هەردوو لا پابەندی کردووە پێویستە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان مانگانە لە کاتی خۆیان بدرێ. ئەوەی گرفتە لێرەدا پێم وایە ئەم بەشەی لە حکوومەتی عێراق تەقسیرەکە لەوەیە کە تۆ یەکێکی تر هەڵی کردووە و یەکێکی تر سزادەی. ئەگەر حکوومەتی هەرێم کەم تەرخەم بووە وەکو پێویست بڕیارەکەی جێبەجێ نەکردووە یاسای بودجەی جێبەجێ نەکردووە یا حکوومەتی عێراقی فیدراڵ پابەند نەبووە ناکرێت تۆ سزای موچەخۆر و فەرمانبەر و خاننشینی هەرێمی کوردستان بدەیت. ئەمەی لەم بەشەیە بەڕاستی نایاساییە و دژی مادەی دەستوریشە. نووسراوەکە یاسایی بوو بەگشتی؟ نووسراوەکە پێم وایە لەبەر ئەوە مەسلەی قوتی خەڵک نابێت لە ململانەی سیاسی و گرفتی نێوان دوو حکوومەتە خەڵکێکی تر سزا بدرێت کە موچەخۆر و فەرمانبەری هەرێمی کوردستانە بە دڵنیاییەوە ئەتوانین بڵین بەر نووسراوەکە یاسایی نییە بە هیچ شێوەیە. ئەبوو کێی سزا بدایە مەسەلەن بەغدا بێ کێ سزا ئەبێ بەغا حکومەتیشیاویەوە بێ سزا بدرێت بە دڵنیاییەوە پێم وایە خەڵکی کەم تەرخەم زۆرە و ئەوانەی ئەم بارودۆخیان خوڵقاندووە پێویستە سزا بدرێن و لای کەمی خەڵکی بێتاوان و موچەخۆر ئەبێ پاداشتی خۆی وەرگێن نەک سزاکە بۆ ئەوان بێ. بە دڵنیایەوە پێم وایە هەرێمی کوردستان تەقسیری هەیە حکوومەتی عێراق بەفعلی تەقسیری هەیە چونکە شایستە دارایی هەرێمی کوردستان بەس بریتی نییە لە موچەی فەرمانبەران ئێستا هەموو شتێک لە موچەی فەرمانبەرانە کۆبەتەوە. خۆ شایستەی دارایی هەرێمی کوردستان ئەگەر سیرکەین لە یاسای بودجەی ساڵی 2024-25 ئاگاتە نزیکەی 21 تریلیۆن نزیکەی 13 تریلیۆنی بۆ موچەی فەرمانبەرانە ئەی باقیەکەی تری یعنی خەڵکی هەرێمی کوردستان مەحروم کراوە لە زۆر شت بەداخەوە بەهۆی سیاسەتی هەڵەوە. باشە مامۆستا لە سەرەتای ساڵەوە بەرنامەشمان کردووە پێکەوە یعنی ئاماژە بۆ کرا کە ئەم 12 مانگە بێکێشە موچەی فەرمانبەران بێت بە هەموو کەم و کوڕەکان هێرێمی کوردستانیشەوە بەغدا لەگەڵ لەیان ڕێک کەوت و ئەو بۆ هەموو لایەک زانیمان کەیتر موچە ناوەستێ ئەمەی کە لە پڕوەستا بۆچی ینی لە ڕووی سیاسیەوە پێم وایە گرفت دروست بووە لە ڕووی یاسایی و کێشەی موچە بەپێی بڕیار چارەسەر کراوە بەپێی یاسای بودجە بەڵام بەداخەوە لە نێوان هەرێم و لە نێوان بەغایە مانگانە دانیشتن و کۆبوونەوە و سەردان و ڕێکەوتن هەیە کە بەڕای من پێویستی بەمان نییە پێویستی بە جێبەجێکردن و بە پابندبوونی یاساوات و بڕیاری دادگای فیدراڵیەوە هەیە. بەشێکی تر لەگەڵەوەی کێشەکان چارەسەر نەکرابوون بە هەڵپەستراوی مابوونەوانێ بەڵام هەرێمی کوردستان هەندێک هەنگاوی نەهنگاوەکان بە ئاشکرا پێچەوانەی دەستور بوون و جۆرە لە جۆرەکان زمانێکی تەسعیدی و هەڕەشە ئامێزی بەرامبەر بە شتێکی کردووە من پێم وایە دەستور بێن باڵێ ئەو گرێبەستەی غازەی کە کرا لەگەڵ هەندێک کەس لە ئەمریکایە دەستوری عێراقی ئەڵەیە بێ دەرهێنان و فرۆشتنینەوەت لە هەرێمی کوردستان بە هاو بەشی بێ لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵە لە کاتێکە ئەمان نیان شاردەوە و لە واشنتۆنیشەوە زۆر بێباکانە وتیان ئێمە نەڕاوێژمان بە حکوومەتی عێراقی کردووە و
گفتوگۆمان لەگەڵا کردوون نەپرسیشمان پێکردون ئەمە دەستور بە پێی مادەی 111 و 112 ڕێگە بە هەرێمی کوردستان ناداوەکو بەڵام ئەڵێ چی فیدرالی ئەڵێ بەچی ئەڵێ بە هاوبەشی عێراق هاوبەشی ناکاتەوە دەی هاوبەشی ناکات تۆش هاوبەشی نەکردووە چەنێ ئەو مقەسیرە تۆژەوەنە مقەسیری ئەمە یەک دووهەم ئێمە ئێستا ئاڵین بۆ مناڵین کە موچە نایە عێراق بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ نەکردووە بەڵام تۆ ناکرێ بەش بەشیکەی بڕیاری دادگاکە هەرێمیش بڕیارەکەی جێبەجێ نەکردووە هەرێمیش تەوتینی نەکردووە هەرێمیش داهاتی ڕادەست نەکردو مامەسا باسی تەڵتی نەکرد هەر دادگای فیدرالی خۆی نەیوت ئەوەی کە ناوی هێژماری منە یعنی سیخێکی بۆ دۆزیەوە دادگاکە جۆرێک لە جۆرەکان شەرعەتی پێداکە بەشێکە لە تەوتین دادگا خۆی ئەمە دادگای فیدرالی بەوازحی ئاڵێ لە ڕوونکردنەوەکەشیە خێمە مشکلەکەمانەوەی ئەو بڕگەی کە لە بەرژەوەندی خۆمانە لە بەرژەوەندی هەرێمە باسی ئەەکەین و ئەو بڕگەیش کە جۆرە لە پابندیتیایە و جۆرێ لەوەی کە مەرجە بۆ ئەوی پرۆسەکە سەرکەوتو بێ وەلاندراوە دادگای فیدرالی لە سەرەتا هەر ئەڵێ پێویستە پرۆسەی تەوتین لە بانکە فیدراڵیەکان بێ یان ئەو بانکانەی لەگەڵ بانکی ناوەندی عێراقا لێک تێگەیشتنیان هەیە و بە مەرجی بانکی ناوەندی عێراق ڕازی بوون گرفتێکی تر زۆر بەوازحی ئەڵێ نابێ فشار لە فەرمانبەر بکرێ بۆی لە بانکێکی دیاری کراوەتەوە هەژمار بکەیتەوە دەی لە هەرێمی کوردستانە فشار لە فەرمانبەر کراوە ڕاستە تۆڵی من 6 بانکم هێناوەتە ناو هەژماری منەوە لەم بانکانە هەڵبژێرە بەڵام من حەزەکەم پێ بڵم ئەم بانکانە جۆرە لە جۆرەکان ئیجباریە بۆ ئەگەر هەموو هاوڵاتی بانکێک بنووسێ لەو بانکانە ناتوانن بۆ چونکە دوای ڕێکەوتنیەکەی لەگەڵ هەژماری منە ئەبێ ژمارەی فەرمانبەران دابەش بکرێ بەسەر کۆی ئەو بانکانەی کە لە هەژماری منە هەیە لەبەرەوە ئەتوانم بڵێم ئەم برادرانە هاتن لە بەغاوتیان جیاوازی نێوان هەژمار و تەوتین نییە جەماعەتی هەژماری من ئێوتمان ئەگەر فەرقینە دێ بە خەڵک تەوتین بکە لەبەرەوە بەداخەوە هەرێم نەیتوانی وەکو پێویست پابندەوە بەغاش بیان وەگرێ بەسەر مامۆسا هەرێمی کوردستان پارەکە لە ژێر دەستی خۆیان نەبێ و موچە لە ژێر دەستی خۆیان نەبێ و هێز لە ژێر دەستی خۆیان نەبێ و عەقدەکان بۆی نەبێ عەقد بکاو ئەیتر مچە هەرێمێکمانێ ئێمە هەرێم لە دەستورا سەر بەکوێیە هەرێم لە دەستورا سەر بە حکوومەتێکە ناوی حکوومەتی عێراقی فیدراڵە هەموو وڵاتانی دنیا هەرێمێکی فیدرالیشی نێمە بەڵێ هەموو وڵاتانی دنیا نەتەوە یەکگرتوەکان زلهێزان دراوسەکان پێمان ئەڵێن ئێمە لە چوارچێوەی حکوومەتی عێراقی فیدراڵە مامەڵەتان لەگەڵاکەین هەرێمی ئەمریکا تۆزە جیاوازتریش بوو هەرێمی کوردستان وەکو حکوومەتێکی سەر بەخۆ مامەڵاکە ئەمە یەک دووهەم هەرێمی کوردستان داهات ڕادەست ناکە نەوە دەفرۆشێ بە قاچاق شەفاف نییە پابندی هیچ کامێک لە ڕێکەوتنەکان 50 ملیاری ناردووە مانگە 50 میلیارد داهاتی هەرێمی کوردستان مانگانە کاڵم 50 گرێبەستەکە نیوەی داهاتە بەڵێ تەواو یاساکەش ئەڵە نیوەی داهات قانونی ئیدارەی مالی ئەڵە نیوەی داهات داهاتی هەرێمی کوردستان 100 میلیارە مانگانە من نایزانم تۆی زانم وەزارەتی دارایی خۆی ئەڵە 300 بۆ 350 بۆ 400 میلیارە ئێمە خۆیان ئەم ژمارانیان داوە بە عێراق ئێستا عێراق سیستەمێکی تری بەکارهێناوە هەر سارێ داخلی سنوورەکانی عێراق بێ کۆدێکی هەیە و بەم کۆدەی عێراق زانێن ڕۆژانە داهاتی هەرێمی کوردستان چەنەوە و بۆیە ئەو خشتە و داتانشمان پێ فرۆشتنەوانەکە لە نووسراوەکەی وەزارەتی داراییە ئەمە بابەتێکی تر من پێم وایە دەرکردنی ئەم بڕیارەی ئەم نووسراوی وەزارەتی دارایی سیاسەتیشی لە پشتەوەیە جۆرە تۆ تەسعید دەکەی حسابی بۆ ناکەی وەلەولاوە ناشارنەوە هەندێک لە بەرپرسانی عێراقی ئەڵێن جوڵەی نامۆمان لە هەولێر بینیوە ڕێکەوت بەعسیەکان کۆبوونەوەیان کردووە و هەندێک وڵاتی دەرەکی پشتیوانیانە ئەنێ وەزعی ئیستقراری سیاسی لە عێراق تێک بدەن نییە بەشێک کەزعلی بوو لە بەرنامەی تەلەڤیزیۆنی ئەدی خۆ نایشارێتەوە ئەو بە وازح ئەڵێ دێ ئەبێ هەولێر وەڵامی هەبێ ئایا ئەمە وایە یاوانە ئەگەر وانە بیسەلمێنەکەوانە کەناڵە داهاتم لە سا بۆ من لە سا 50 داهاتم ڕادست کردووە ئێبێ بیسەلمێنەکە لە سا داهاتەوە خۆ پێشوی ڕێکەوتنیش بکرێم ساڵ هەرێم هەروانە بوو هەروانە بوو هەرێم تریشێن هەرێم ڕۆژ بەڕێەکە باشە تریشێنات ئی بۆ ڕێکەوتن لەگەڵە بارودۆخێک لە ناوچەکەیە تەسعید لە بینی هەرێم و بەغایە لە ساڵحی کەس نییە گۆڕانکاری لە ناوچەکەیە بووە بە سووریا و بە لوبنان و بە یەمەن و بە بارودۆخی غەزە و پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێران عێراق حەز ناکە لەم بارودۆخەیە هەرێمی کوردستانیش گرفتێکی تر دروست بێ کە استقراری یان ئاسایشی ئابووری و سیاسی ئیداری تێکچە
باشە مامۆستا زۆر باز لەم ڕقەمانە ئەکرێ بەغدا ئەوەندە وڵاتێکی ڕقەمی و حساب و کتابیە ئەوەندە بەغا ناتوانین بڵێ شامی شەریفە بەغاش کەم و کوڕی زۆرە گەندەڵی هەیە بەڵام 2000 هەرێمی کوردستان پێویستی بە بەغایە بۆ موچە خۆت 10 ساڵە 12 ساڵە کێشەی موچەت پێ چارەسەر نابێ سەر بەخۆی ئابووری ڕاگەیاند فەشەل تێنە نەوتت فرۆشت دادگای فیدراڵی لێ قەدەغە کردی وەزیری دارایی دەڵێ چاوەڕێی بەغدا ناکەین یاری بەکات بکە هەڵە گەروا بڕە بەداهاتی خۆمان حەلی خۆمانەکەین ئەگەر هەرێمی کوردستان ئێستا بڕیار بدا بڵێ من داهاتم لەبەر دەستە و موچەی فەرمانبەرانی خۆم دابەشەکەم ئێمە دەستخۆشی لە هەرێمی کوردستانەکەین و ئەڵێ نەگاوێکی باشنەوە بەڵام من ئەزمونێکی تاڵمان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە لە هەر شوێنەکە مشکلەی بۆ دروست بێ دەستی بە قوتی خەڵک بردووە خۆ داهاتی مانگی 10 و 11 و 12 ڕادەسی بەغا نەکردو موچەی مانگی 12ش لەو بێنەیە دابەش نەکرا لەبەرەوە هاوڵاتیان بەداداچوونتان نیز بۆ کرد عێراق 441 ملیاری نارد بۆگاری مامۆستا 441 ملیاری نار بۆتە ئەوی هەرێمی کوردستان تەواویکە هەرێمی کوردستان ئەو داهاتەشی نەناردوو موچەشی دابش نەکرد لەبەرەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەزمونێکی تاڵیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەنجا ئەگەر ئەم حکوومەتە پەرۆژ بوو ئایا بۆ فەرمانبەر و موچەخۆر دەستی بۆ قوتی خەڵکە برد 50 موچەی فەرمانبەرانی لابوو مامۆستا ئەی پرۆژە بەچی بکە خیرتاو بەچی بکە شەقامی نوێ بەچی بکە نەخۆشخانە بەچی ئیدامە بدا قوتابخانە بەچی ئیدامە بدا خۆم حکوومەتەش ئەم بیانوانەی هەیە ئەنی حەق خۆی شێتی ئەی حکوومەت بەچیە چێ بەڕێوە ئەو نەخۆشخانانی ئێستا لە هەرێمی کوردستان کارەکانیان لە 100 مەزبوطە 140 مەزبوط ڕێگاوبانەکانمان مەزبوطە زۆربەی کەرتەکان باشتر وا زۆربەی ئەگوازنەوە بۆ کەرتی تایبەت لە بەغدا باشتر هەرچەنم نامێوا دەرکەم دیفاع لە ئێمە ئیدعایشتی زۆر گەوراکرا لە هەرێمی کوردستان ئیدعای زۆر گەوراکرا کە ئەم ئەزمونە بگوازرێتەوە بۆ دنیا و بەڵام بەداخەوە دەرنەچوو ئەزمونەکەم پێم وایە ئەزمونێکی شکست خواردووە بەداخەوە هەندێک لەو پرۆژانەش کراون بەشێکی کرد تایبەتن ئێستا بەشوێ ئەگەین ینی باس لە ئێستا بکەین دادگای فیدرالی گوایە فەرمانێکی سالاری دەرەکەن فەرمانی سالاریە چییە چ کاتێک دەرەکرێ پێ دوایە بۆم بڕیاری موچێش فەرمانێکی وا دەرکە سەبارەت بە بڕیاری وەلایی واتە فەرمان سالاری وەکو بە ڕێست ئاماژەت پێکرد لە قانونی مرافعاتی عێراقیان لە مادەی 151 و 152 153 باسی ئەم بابەتەکە ئەمە سیفەتێکی ئیستعجالە بۆ ئەوەی کە کاتێک بڕیارێک دەرچووە قەرارێک دەرچووە ڕابگیرێ بۆی کاری پێ نەکرێت یان ئەگەر نمونەیەکی سادە بێنینەوانێ بۆی بینەرەکان لی تێ بگەن بۆ نمونە ئەمرێک دەرچووە کە هاوڵاتیەک بینایەکی کردووە لەسەر زەویەکی تەجاوز ئەمرێکی بۆ دەرچووە حکوومەت بێڕوخێنە هاوڵاتیەکەش ئەچێ داواکە داوایەک تۆمارەکە ئەڵێ فەرمانێکی سالاریم بۆ دەرکەن ئەمرێکی وەلاییم بۆ دەکەن ئەم خانەوە با نەڕوخێ تا پرسەکە یەک لا بێتەوە ئەی ئەگەر ڕوخانتان و ئەرزی خۆم بوو ئەگەر ڕوخانتان و تەجاوز نەبوو ئەو کاتە لەبەرەوە فەرمانی وەلایی بۆ ئەم بابەتە دەرەچێت من وەکو بەشەکەی خۆم ئەوەی تێگەیشتم فەرمانی وەلایی بۆ بابەتێک دەرناچێت کە یەکلا بۆتەوە لە دادگای فیدراڵی ئەم پرسی موچە و پابندکردنی هەردوو حکوومەتی هەرێم و عێراقی فیدراڵ یەکلا بۆتەوە بە بڕیاری 224 کەواتە دادگای فیدراڵی لە 21 شوباتی 2024 پرسی موچە یەکلابەتەوە بەڵام یەک ئەگەری تیای هەڵمەوە بۆ دادگای فیدراڵی کە دوێنێ باسی لەوە کرد من ئەوم لا سیر بوو دادگای فیدراڵی ڕوونکردنەوە ئادا و ئەڵێ کۆمەڵێک هاوڵاتی سکاڵایان کردووە لەسەر پرسێک کە تۆ یەکلات کردوێتەوە و لە ڕوونکردنەوەکەش ئاماژەی داوە بە بڕیارەکەی دادگای فیدراڵی 21 شوباتی ساڵی 1924 بەڵام ئەگەر یەکشت بکات دادگای فیدراڵی وەکو بوعدێکی ئینسانی یا ئەگەر تعبیرێکتر بڵێن سڵحێکی سیاسی ئەمرێکی وەلایی دەرکە ئێستا مەساتۆڵی دادگای فیدرالی ئەمە یەکلا کردوێتەوە ئەم مەسەلەی موچە یەکلا کردوێتەوە ئێوە تا بەغدا بەکارێنێتەوە لە دژمان ئەبێ نابێت لە حاڵەتێکی وایە ئەبێ حکوومەت کە لایەنی جێبەجێکارە حکوومەت کە لایەنی جێبەجێکار و منەفیزی بڕیاری دادگای فیدراڵی و یاسای بودجەیە سزای لایەنی مقەسیر بدا حکوومەتی هەرێمە یا بەغایە ئەبێ ئیجراتە بکرێ تۆ بڕیارێک دراوە هەردوو حکوومەت پابند کراوە لەو نێوەندەشا زوڵم لە مۆزەف و فەرمانبەر کراوە موچەکەی پێ نادرێ
قەیرانی بۆ دروستەکرێ ئێوەی قەیرانەکە دروستەکە بێ ئیجراتی لەگەڵا بکرێ یاساکە دەرچووە تۆ وەرە یاساکە جێبەجێ بکە بڕیارەکە مامۆستا کەواتە بڕوانینی تۆ پێویست بە ینی پێویست بە فەرمانی دادگای باڵای فیدرالی بەڕای من پێویست بەواکە ئێستا حکوومەت لاەنە پەیوەندیدارەکان و دادگای فیدرالی تاکید لەوە بکەنەوەانێ چێ مقصیرە ئیجراتی لەگەڵا بکرێ حکوومەتی عێراقی فیدراڵە پابەر نەبوو ئیجراعاتی لەگەڵا بکرێ و کاتی بۆ دیاری بکرێت ناکرێ یاری بە قوتی خەڵکە مادی دەستوریت ئەڵێ بێ هاوڵاتیانی عێراق متەساوی بن بەڕیاری دادگای فیدرالی هەردوو لای پابند کردووە بێ موچە بدرێ تۆ کاتێک کێشەیەک لە بینی دوو حکوومەتە هەیە یا دوو وەزارەتە هەیە بەڵام باجەکەی مەلاین خەڵک ئەیدا ئەمە عەقڵ و منتیق و یاسا و ماف پێتەڵێ نابێ بێدەنگبی لەبەرەوە ئەبێ بەڕای من ئەبێ ئیجراعات بکرێ و لایانی مقصیر سزا بدرێ ئیتر پێویستی بەڵام بەداخەوە ئەم بارودۆخەی لەم ناوچەیە هەیە پەیوەندیەکانی هەرێم و بەقا بە ئاراستەیەکە ڕۆیشتەوە بەردەوام هەڵکشان و داکشانی بەخۆیەوە بینەوە و هاوڵاتیانی هەرێمی کوردستانش بوونەتە قوربانی ئەم ناڕێکی پێوە باشە مامۆستا بە هەموو خوێندنەوەکانی تۆ موچەی مانگی پێنج ینی پێش جەژن دەدرێ ئەوەی ترڵ دەڵێن پێش جەژنەوە دە ڕۆژە ئەوە جەژن هات و جاری زیارنی بڕیار بوو پێش جەژن بێ بەڵام هەمومان نەزانین لە 29 مانگا لە کاتژمێر 12 و 11 نیوەڕۆیە هەموو شتەکان پێچەوانە بوونەوە وەزارەتی دارایی نووسراوێکی دەرکرد کار نەکرد باسی لە مانگی پێنج ناکە باز لە ئەم مانگانەی ساڵی لەبەر ئەوە ناتوانانی بڵێ فلان کات و فلان ڕۆژ دێ لەبەرەوە پێویستان دێڕێکاری هەیە بەڵام من گەشتبینم بەوەی ئەم پرسیارچە ئەبێ چارەسەر بێ لەبەرەوەی ئێستا هەم دڵنیانیت موچەیە مانگی پێنج پێش جەژن ناتوانانی یەک دوو ڕۆژمان ماوە بۆ جەژن ینی واقعی بینیان تو شتێکیش نەڵی بەیانی وا دەرنەچێ من قەنەعەتم وایە حکوومەتی هەرێمیش نازانەکەی دێ حکوومەتی عێراقی فیدراڵیش نازانەکەی یەکالا بێتەوە بۆ چووکە کێشەیەکەیە کێشەکە یەکالا نەبێتەوە جارێ لە بینی ئەوەی کە ئەم کێشەکە بەس مامۆسامە عێراقە کێشەکە سیاسیە پێم وایە بەشێکی سیاسیە ئەم بابەتە پێم وایە سیاسیە بۆ لەبەرەوەی هەرێمی کوردستان کۆمەڵی هەنگاوینا کۆمەڵ هەنگاوینا لەوانەیە هەم وڵاتانی دراوسەی نیگەران کرد بێ هەم عێراقی نیگەران کرد بێ هەم مخالەفەی دەستور و یاساش بووە بۆیە هەرێمی کوردستان ئەگەر ئەمانەوێ ئیستقرار لەم وڵاتەیە بۆ کوردێک پێت خۆش نییە مامۆستا وەکو کوردێکەوە پێ خۆش نییە هەرێم هەنگاو بنێ بۆ وەکو کوردێک پێم خۆشە بەیانی کورد دەوڵەتی کوردی هەبێ ئیستقراری ئابووری و سیاسی هەبێ خەونی لە مێژینەی هەزاران ساڵ و دەیان ساڵ و هەزاران قوربانی بێتە دی بەڵام وەکو کوردێک پێم خۆش نییە سەرکردەیەکی سیاسی مجاسەفە بە بەقوت و بژێوی خەڵک بکە و لەبەر ئەوەی هەنگاوی لەم جۆرەمان ناوە دوجار خەڵکی کوردستان باجەکەی داوە و ئەگەر پشتیش بە وڵاتانی ئەوروپا و غەربە بەستی من پێم وایە ئەوان وێڵی بەرژەوەندەکانی خۆیانن و لە زۆر محەتەیە کە پێویست بۆ داکۆکی لە دۆزی ڕەوای کورد بکەن پشتی کوردیان بەرداوە و قەیرانی گەورەیان بۆ کورد دروست کردووە. مامۆستا سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس دەکەم بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس بۆ ئێوەش زۆر زۆر سپاس بەخێرات.